ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لەبێت بەرنامەیەکی نوێی فایل و دیاردەتان پێشکەشەکەم. تەوەریەم جارەی بەرنامەکەمان تایبەتە بە توندوتیژەکان بەرامبەر بە ژنان و ڕەوتێکی نەوەستاو. وەک دەزانین 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک دیاریکراوە وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان کە تیایدا ماوەی 16 ڕۆژ ئەم یادە بەردەوام دەبێت تیایدا کۆمەڵێک کار و چالاکی لەلایەن ڕێکخراوەکانی تایبەت بە کارکردن لە مافەکانی ژناندا کۆمەڵێک کار و چالاکی ئەنجام دەدەن بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی دژی ژنان. بەڵام ئەوەی کە دەبینی و ئەو کەسانی بەردەوام گوێبیستی دەبین پێمان دەڵێن کە جۆری تاوانەکان کە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا بوونی هەیە پێمان دەڵێن کە بەڵێ تا ئێستا توندوتیژی دژی ژنان بەردەوامی هەیە و لە ئاستێکی مەترسیدایە. ئەوەی کە گرنگە بپرسین و بەرپرسیارەتێکی گەورەیە ڕوبەڕووی تەواوی کۆمەلگا دەکرێتەوە ئەویش ئەوەیە کاتێکە گوێبیستی ئەم کەیسانە دەبین بە دەرەجەی یەک ئەو کاسانی کە دەستدرێژیان دەکرێتە سەر و ڕوبەڕووی توندوتیژی دەبنەوە لە ناو خێزانەکانیانەوە بە تایبەت لە باوکو و برا و کەسە نزیکەکانی خێزانەکانیانەوە ڕەگەزی مینە ڕوبەڕووی توندوتیژی دەبێتەوە. ئەوەی کە گرنگە بپرسین بۆچی هۆکار چییە کە دەبێت کەسە نزیکەکانی ناو خێزان بۆ خۆیان هۆکارێک بن بۆ توندوتیژی بەرامبەر مینەکانی ناو خێزانەکەیان کە لە بچووکترین مینەی ناو خێزانەکەیانەوە دەست ناپارێزن هەتا گەورەترینی. لەو کەیسانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو گوێبیستی بووین لە نوێترین ئەو کەیسانە ئەوەی کە خوشکێک لەلایەن سێ برای خۆیەوە کوژراوە کە بەڕاستی ئەمە کارەساتێکە و پێویستی بەوەیە قسەی لەسەر بکرێت هۆکار چییە؟ ئایا هۆکارێکی ئەوەندە گرنگ هەیە کە بە سێ برا دەستیان بچێتە خوشکێکی خۆیان یاخود لە گوندێکی هەولێر منداڵێک زۆر بە شێوەیەکی دڕندانە سووتێنرا. هەموو ئەمانە و چەندەها کەیسی تر هەیە کە بەردەوام گوێبیستی دەبین و هەمووی دەلالەت لەوە دەکات کە بەڵێ هێشتا توندوتیژیەکان بەرامبەر بە ڕەگەزی مینە بەردەوامی هەیە. بۆ ئەمە بەستە میوانی تایبەتم هەیە لە بەرنامەکەدا و توێژ دەکەین سەرەتا راپۆرتێکمان هەیە راپۆرتەکە بینین و درێژە بە بەرنامەکەمێ. دیاردەی توندوتیژی بەرامبەر بە مینە لە هەرێمی کوردستان نەک هەرکەمی نەکردووە باڵکو لە تەمەنی کەمی منداڵیەوە دەست پێ دەکات و سەدان دۆسیەی بە ناحەق کوژرانی ژنان و کچان بە هەڵواسرایی ماونەتەوە و چەندین هۆکار هەن کە ڕێگرن لە یەکلایکردنەوەیان. ئەو توندوتیژیانە لە هاندان بۆ خۆکوشتن و دەستدرێژی سێکسی تا کوشتنی بە ئەنقەز لە خۆ دەگرن و هەندێکیان هێندە ناخەژێنن کە کاردانەوەی توندی لە نێو خەڵکی و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا دروست کرد و تەنانەت بە دوواداچوونی هاوڵاتیان بۆ دەرەنجامی لێپرسینەوە لە بەرپرسیارانی ئەو تاوانانە بووە بە بابەتی ڕۆژانە. دوایین ڕووداوی توندوتیژی لە 20 ئەم مانگەدا لە قەزای کەلار تۆمارکرا کە دۆزینەوەی تەرمی ژنێک بوو بە خنکێنراوی لە ماڵەکەیدا کە لەسەر ئەو دۆسیەیە 4 کەس دەستگیر کران کەسیانیان برای ژنەکەن و دانیان بە تاوانەکەیان داناوە. پێشتریش لە سنووری قەزای چەمچەماڵ باوکێک دوو کچی خۆی پێکەوە کوشت و ئەوەش ناڕەزایی و نیگەرانی لە لای هاوڵاتیان دروست کرد. هەر لەو سنوورەدا و پێشتر هاوڵاتیەک بە ناوی سێوان قادر لەگەڵ منداڵەکانی لە نێو ماڵەکەیدا سووتا یەکێکی تر لە ڕووداوەکانی توندوتیژی بەرامبەر بە مینە لە ناحەی سێبیران سەر بە پارێزگای هەولێر تۆمارکرا کە سووتانی مناڵێکی کچی تەمەن 3 ساڵ بوو بەبێ ئەوەی هۆکارەکەی دیاری بکرێت کە دوای مانەوەی مانگێک بە ئازارەوە گیانی لەدەستدا. گیان لەدەستدانی منداڵە تەمەن 3 ساڵەکەی سێبیران پێمان دەڵێت تەمەند سنووری بۆ توندوتیژی بەرامبەر بە مینە دیاری نەکردووە و مەترسیەکانی سەریان بە درێژایی تەمەنیان لەگەڵیاندا دەڕوات و ساتێک نییە بۆ پشودان و ئارامیان. سەرباری ئەوەش لێپرسراوان لە ئاستی باڵادا هەوڵی جدی دەدەن بۆ ڕاگررتنی توندوتیژەکان. لەو چوارچێوەدا قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەم و دەست لەگەڵ ئاشکراکردنی ڕووداوی کوژرانی ژنەکەی دانیشتووی کەلار وێڕای ئیدانەکردنی توندی داوای بە زووترین کات سزادانی بەرپرسیارانی ڕووداوەکەی کرد.
دووبارە سڵاتان لەبێ ئازان بەردەوام بین لەگەڵتان بە میوانداری هەرێک لا بەڕێزان بەهار مونزیر بەڕێوبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ڕووناک فەرەج ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان زۆر بەخێر بێن. ئەگەر سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم بۆ هەر یەکێکتان وەک ئەو کەیسەی کە لە راپۆرتەکەشە ئاماژەی پێکرا لە نزیکترین کەیس کە گوێبیستی بووین لە چەند ڕۆژی ڕابردوو کوژرانی ئەو کچە بوو بە دەستی سێ برای خۆی کە لە ئێستادا دەستگیر کراون و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە و هەر لە راپۆرتەکەشە ئاماژەی پێکرا کە قوبات تاڵەبانی ئیدانەی بەتوندی ئیدانەی ئەو کەیسەی کردووە و لە هەمان کاتیشدا کۆنسوڵی گشتی ئەمریکا لە هەولێر لە ڕێگەی پیجی کۆنسوڵخانەوە بە شێوەیەکی ڕسمی ئیدانەی ئەو کارەی کرد کەواتە ئەکرێ بپرسین لە ئێستادا تونند و تیژەکان بەرامبەر بە ژنان لە ئاستێکی ئەوەندە مەترسیدایە کە بەو شێوەیە ئیدانە بکرێت؟ بەڵێ بەداخەوە سەرەتا سپاس بۆم دەرفەتە و من لەوە دەست پێ یەکەم بەداخەوە کۆمەڵگای ئێمە 25 ساڵ زیاترە ڕناچڵەکێ ئەگەر ئێمە کوشتنەکان ئاوا بە وازەحی ئەبینین ئاوا بە ڕۆشنی ئەبینین ئەم ژنە سەرە بڕێ ئەم ژنە ئەکوژریە ڕۆژانە ژنان لە ناوماڵەکانیانە جۆری کوشتنی جۆرا و جۆریان هەیە ئەگەر تۆ بە دۆسی ڕێکخراوەکانە بڕۆیتەوە بە دۆسی بەڕێوەبەرایەتی تونند و تیژی بڕۆیتەوە اینجا ئەزانی ترسنان کەکەی لە چه ئاستێکایە کێشەی ئەم کۆمەڵگای ئێمە ئەوەیە بەڕاستی بە دەرەجەی یەکەم ئەوەیە کە مەسلەی ژن و مافی ژنیان بۆ مەسەلە نیە بەڵام لێرشدا هەر کۆمەلگاکە بە دەرەجەی یەکەم بەرپرز نیە تۆ ئەبێ دەسەڵاتێکی سیاسیت هەبێ ئەم دەسەڵاتە سیاسیە بە قەزیەی خۆی بزانێ چۆن بە قەزیەی خۆی بزانێ دەسەڵاتی سیاسی یاسا ئێمە دۆسی چەندین کەسی تۆمەتبارمان هەیە تاوانبارمان هەیە بە کوشتنی ژنان بەڵام کێمان دینی سزا بدرێ هەر ئەوانە سزادرێن کە بێ پشتن بۆیە بەداخەوە ئەم قەزیە لە وڵاتی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە مەییوە بە شێوەیەک مەییوە کە ئەوەنە نازانیت کوشتنی ژنێ سەربڕینی ژنێ بە شودانی مناڵێک ئەبێتە ڕاستڵەکینێکی مۆقەت ئەبێتە هەواڵێکی تێپەڕی دووسێ ڕۆژ و تێ ئەپەڕێ بەڵام نابێتە ڕاستڵەکێنێکی جددی چونکە لە پشتی ئەمەوە ئیرادە نیە بۆ ئەم گۆڕانکاریە چونکە ئیرادە نیە بۆ داکۆکیکردنی ژنان ئەتوانم بڵێم ژن لە کۆمەڵگەی ئێمەدا نزمترین دیوارە هەرچی هەڵ ئەسێ پێی لێ ئەنێ ئەمە کە یەکێکە لەو شتانەی بەڕاستی ئێمە ئەبێ دەنگی لەسەر هەڵبڕین تەنها من بەڕاستی ئەڵێم تەنها ئەو کەسانەی یاخود ئەو شوێنانەی کە بە جددی لە پشت داکۆکیکردن لە مافەکانی ژنانەوەن ڕێکخراوەکانن ئەم ڕێکخراوانش بە مروری زەمان وردە وردە بە چەندان فاکتەر لاوازکران زۆر باشە ڕووناخان دواتر باس لە ڕۆڵی ڕێکخراوەکانی شەکەین کە چیان کردووە بۆ ژنان بەهارخان کاتێک دەڵێن 25 نۆڤەمبەری هەموو ساڵێک دیاریکرا وەک ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی مانای ئەوەیە تونند و تیژی تەنها لە وڵاتی ئێمەدا نییە ئەم تونند و تیژی ڕەنگە لە زۆر وڵات یاخود لە هەموو وڵاتێکدا هەبێ بۆیە ڕۆژێکی تایبەت دانراوە بۆ بەرەنگاربوونەوەی بەڵام ئەوەی کە دەگوترێت پاساوی کوشتنەکان ڕەنگە جیاوازی هەبێ خۆ ڕەنگە لە وڵاتێکی ئەوروپیشە ژنێک بکوژێ بەڵام لەسەر شەرەف نەبێت خۆ ڕەنگە لەسەر شەرەفیش بێت بەڵام کەم بن ئەو کەیسانەی کە بەو شێوەیە بەڵام ئێمە لە وڵاتێکدا هەموو ئەو کەیسانە خود بەشێکی زۆری ئەو کەیسانەی کە دەبینین و دەستبردنە بۆ ژن دەبەسرێتەوە بە پاساوی شەرەفەوە بۆچی؟ بەدڵنیاییەوە ئەگەر ئێمە باس لە وڵاتەکانی تر بکەین طبعاً لەو شوێنانی تریش لە وڵاتەکانی تریش تونند و تیژی هەیەەوە بۆیە 16 ڕۆژی دژی تونند و تیژی جیهانیش هەموو ساڵێک لە هەموو ڕێکخراوەکان و بزوتنەوەی ژنان لە وڵاتانی دەریشەوە بە 16 ڕۆژی گرنگدا ئەنرێت ئەو 16 ڕۆژە لە برەوەی هەموو پێکەوە ینی هەموو پێکەوە دەنگ بەرزکردنەوەیە لە بەرامبەر ئەو هەموو تونند و تیژانەی کە ئەکرێت بۆ نمونە ساڵی پار وڵاتی چیلا یەکێک لە جوانترین چالاکیەکانی ژنانی ئەو وڵاتە کردیان لە دژی دەستدرێژی و هەراسانی سەکسی بوو کە هەتا ئەو نمایشەی کە کردیان زۆر دەنگی دایەوە ئەمە زۆر گرنگە ئەو هاودەنگی و ئەو هاو پشتیوانەی یەکتری کە ئەمە بۆ هەموو ژنانی جیهان گرنگە بەڕاستی ڕێکەوتنامەکان و گۆڕانکاریەکان و هەموو ئەو ئیتفاقاتانەی کە وڵاتان کردویانە لەسەر مافەکانی ژنان و لەسەر تونند و تیژی و بڕگە و ئەو پەیمان نامەکان ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە لەسەر تاسەری دنیاوە کاریشی لەسەرەکرێت بەزەگەرەوەی بینەوە بۆ کوردستانی خۆمان ئەوەیە کە بەڕاستی مەسلەی کوشتن لەسەر شەرەف یەکێکە لە دیاردە زۆر ڕۆژانەیەکان هەفتانەیەکان ئەوەی
ئەوەی کە هەتا ئەوەی کە بڵێن کە لە ئامارەکانە ئەسە بڵێن ئەم ئامارێک کە لە بەردەستی منە هەیە ئاماری فەرمی سەر بە وەزارەتی بڵێن ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە لە 2012 تا 2019 تایە بە هیچ پێوەرێک من بڕوان بەوە نییە لەو هەموو کاتیا 65 ینی بڵێن تەنها 65 لە سلێمانیا کوژرابێت کاگەر یەکێگەگەر بەس دانیشێت بەس ئامارەکان ینی بۆ منە هەتا فەرقەکەی لەگەڵ ئاماری ناو ڕێکخراوەکانە زۆر جیازە لە برۆ بەڕاستی ئەو بەڕێزانشی کەم ئامارە کۆکەنەوە من پرسیارەکەمەوەی ئایا خۆیان بڕوان بەو ڕقەمە هەیە 65 لە 2012 هەتاکو 2019 ئەو نەژن بەڵام بەهارخان ڕەنگە بەشێکی زۆری ئەو کەیسانە لەبەر ئەوەی بەسرێتەوە بە بابەتی کۆمەڵایەتیەوە زوو کەب بکرێت واتە چاوی دیار نەبێەوە نەچێتە ڕیزبەندی ئامارەکانەوە بەدڵنیاییەوە بۆیە من ئەڵێم ئەو ئامارە بۆ من هیچ ڕسمەتێکی نێبەڕاستی و زۆر جاریش باسمان لەوە کردووە و ئێمە ئاماری و ئامارمان ئامادە کردووە بۆ لیژنەی ژنان لە نەتەوەی گرتووەکان لە جنێف بۆمان نردون ئاماری ڕێکخراوەکانمان نردووە لە بەرەوەی بەڕاستی و ئامارە هەر ئەوەی کە ئەچێت بۆ بەڕێوەبەرایەتیەکانیان ئەوەی کە لەوێت تۆمارەکرێت هەر ئەوە نییە چکە بەڕاستی زۆرێکی تر لەو کوشتنەکان تۆمار ناکرێت یانەوە تا ئەشارێتەوە یانەوە تا بەهانەی تری بۆ دۆزرێتەوە یانەوە تا کەیسێک ئەکرێت بە ئینتیحار چکە بەڕاستی ئەمە لە ناو دادگاکانە زۆرێک لە ڕێکخراوەکان ئەزمموی ئەوەمان هەیە کە زۆرێکیش ئەچین بە دوای کەیسەکانە سیرەکەی لە کۆتاییە بە جۆرێکی تر بە ڕێگایەکی ترا ئەڕات لە ناو دادگاکان و لە مەراحلی لێکۆڵینەوەی کەیسەکانە لەبەرەوە بەڕاستی ئەو 65 ژنەی کە بڵێنەگەل لە سنووری پارێزگای سلێمانی کوژرابێ دەگەر ئێمە کۆی بکەینەوە لەو ساڵەوە تا 2019 کە دیارەوە بە ڕێزانەی کە خوان لە شوێنە فەرمیەکانە بە دڵسۆزیشەوە ئیشەکەن من شاهدی ئەوە ئەین لە ڕێکخراوەکان کە بەڕاستی کۆمەڵێک لەو بەڕێزانەی کە لە بەڕێوەبەراتی تونند و تیژەکان لە شوێنە حکومیەکان کە بۆ هەموو قورسایی کە لە سەریانە ئیشێکی قورسەکەن بەڵام بەڕاستی هێشتا ئەمە توانەوەی کە پێڵەن ئامارێکی ڕەش بۆ من ئامارێکی ڕەش زۆر لەوە زیاترە. ڕووناکخان ئەمە گەر باسی وجدان بکەین بە تایبەت لە ناو خێزاندا ینی دەبینین بەهای خێزان لە ئێستادا بە شێوەیەکە کە دڵڕقی پێوە دیارە بێ وجدانیە چونکە زۆرێک لەو کەیسانێک پێشتریش ئاماژەمان پێکرد لەلایەن کە سوکاری نزیکی خۆیانەوە لەلایەن باوکە برایە لەلایەن ئەو کەسانەوە تاوانەکان ئەنجام دەدرێت ئەم دڵڕقیە بۆچیە خودت بەهای خێزان بۆ بەم شێوەی لێ هاتووە لە ئێستادا دیارە ئێمە لە ئاستی مستەڵەحەکانە ناتوانین ئەوە بەڕەهایی بڵین دڵڕقی چونکە بۆ خۆی هەمووی فاکتەری خۆی هەیە خێزانێک کە کۆمەلگایە محاسبەی کا بڵێ ئەمە کچەکەت شەرەفی تۆیە ئەو خێزانە هەڵەسێ دیفاع لە شەرەفی خۆیەکە لە تەواوی دنیادا تونندوتیژی هەیە بەڵام لە تەواوی دنیا یاسا دەیبەستێنێ لە تەواوی دنیادا دەسەڵاتێک بە هێزی ئەم یاسایە جێبەجێ ئەکا بەڵام ئەوەی نەقسە لە وڵاتی ئێمە دووشتەوە کووتم یەکەم یاسایە کە یاساکە جێبەجێ ناکرێ ئەگەر جێبەجێش بکرێ لە سەر کەسانی لاواز جێبەجێ ئەکرێ دووهەم وشیاری کۆمەڵایەتیە ئێمە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئاستی وشیاری کۆمەڵایەتیماندا ئەوەزیە یعنی ئێمە لە ساڵی نەوەتەکانە کە دەستمان کرد بە خەبات بۆ مەسلەی ژنان و توندوتیژیەکان و مافی مرۆڤ جاری وا هەبوو لە ڕێپێوانە 2000 ژنە هاتە سەرجادا ئێستا یەک ژن لە پەیجەکانەوە یەک قسە بکات 2000 کەس بۆی دابەزیە یەکێ نییە دیفاعی لەم ژنە بکە یعنی ئەسڵەن کۆمەڵگەکە بۆ تەنویستیاری ئەوە بکەم بەخان باسی لەو کرد کە لە وڵاتاندا ژنا خۆیان پاڵپشتی یەکتر ئەکەن هاوکاری لێرەش ئەتوانی بڵێ ژنا خۆیان بڵێ لێرەش لەناو ئەو هەموو قەیرانەیە لەناو ئەو هەموو بێڕەحمیە لەناو ئەو هەموو بێپشتیە ژنان زۆر پشتیوانی یەکتریەکەن بەڵام گرفتەکە لەوەدا ژنان بێپشتن یعنی تۆ منطقی تیانیاڵێ ژنان نابێ بە قیژە قیژداوی مافی خۆیان بکەن دەی ئەبێ بڵین تخوا بێ زەحمەت مافەکانمان بنێ یعنی ئەسڵەن ئێستا مۆدێلێک هاتووە تەکایەوە پێمانەڵێن ئێوە دەبێ بە جوانی قسە بکەن بە جوانی داوای مافەکانی خۆتان بکەن لە دادگا قسە لەسەر دادگا ئەکە یەک مەلەفە بۆ کرێتەوەڵێ تۆ حرمەتی دادگا و شکانوە قسە لەسەر دەستگایەکی فەرمیەکەیتەوە ئەڵێ یعنی ئەسڵەن جۆرێک جاری هەڵسوڕاوان و ژنان خراونەتە جغزێکی بچووکەوە کە پانتاییەکیان بۆ نەماوەتەوە ئەوەش هەمووی جوهدی خۆیانە ئەیکەن زائیدی ئەوەی کە لە ناو دادگاکانیشا لە ناو شوێنەکانی تریشاوەکو ئامارەکەی بەهارخان وتی ئەنواع ڕێگە و حیلە دۆزراوەتەوە بۆ دەربازبوون لەم تاوانە یعنی بە نمونە تاوانبارەکە ئەگیرە بەڵام ئێمە بۆ خۆمان دانیشین لە شوێنی خوانەڵێن جاوا گیراش ئەگەر ئەفوژ نەبێ بۆ خۆی ژێر بە ژێر بەر ئەبێ گرفتەکە لێرەدایە کە ئێمە
دەبێت ئەو استراتیژیانەی کە دەرچوون ئەو بەرنامانەی کە حکومەت دایناوە بە هیمەتێکی زۆرەوە جێبەجێ بکرێ بە دەرەجەی یەکەم یاسا اینجا وشیاری کۆمەڵایەتی یعنی ئێمە لەم ڕۆژانە کە ئەو دوو کچە لە کەلار کوژراون لە ماوەی ئەم دوو ڕۆژە زۆرترین پەیوەندی تەلەفۆنیم کردووە بە خەڵکانێکەوە کە تا ڕادەیە ئومێدێکیان تیا ئەبینم کە چڵێ ئاخر کەلار بچووکە براکانی نەزانی چی بکەن ئەوەن ئەنواع مبەڕیریانە هێنایەوە منیش باشە ئەگەر کەلار بچووکە نەمانتوانیوە لە سنوورێکی کەلارە وشیارێکی ئەو تۆی کۆمەڵایەتیمان هەبێت کە بەم بێحورمەتیە لە بەرچاوی مناڵەکەی ژنێک نەکوژریە و نەخنکێنرێ بەو ژنان لە شەڵتەرەکانیەنە دەرەوە ئاسان ئاوا دەستیان بۆ نەبرێ بۆیە بەڕاستی ئەوەی کە زۆر ئێمە دەبێت قسەی لەسەر بکەین یەکەم جێبەجێکردنی یاسایە دووەم ئەم هەموو تەلەفیزۆنە هەیە تەلەفیزۆنێک نییە حتا ئاراستەی بەرنامەکانی بەو ئاراستەیەدا بێکە بەڕاستی داکۆکی کاری ئەخلاقی بێ لە مەسلەی ژنان مەسلەی توندوتیژی مەسلەی بنیادیە مەسلەی وجدان مستەلەحێکی عاتفیە یعنی کەسێک هەیەجانی عاتفی ئەجوڵێ لە بەرەوی لە دەرەوە پێی ئەڵێن تۆ بێشەرەفی خوشکەکەت چۆ شەڵتەر ئەم کەسا گەر وشیارێکی کۆمەڵایەتی لەو منتیقەیە هەبێت لە تەواوی هەرێمی کوردستانە چەند ساڵە ئیشی لەسەر بکرایە ئەم قسەی ڕوبەڕووی ئەم برایە نەکرایەوە و ئەگەر چەند بکوژ فعلەن دادگایی بکرانایە و بەر لێبوردنەکان نەکەوتنایە و جگە ئەوەی ئەڵێن ئێستا لێبوردنەکان بەرناکەوێ بە سازشی ژێرا و ژێر بەڕاستی بەرنەدرانە دۆخەکە ناگەشت زۆر باشە بەهارخان تۆ بەپێی ئەو کارانی کە لە ماوەی ڕابردوودا کردوتانە لە زۆرێک لە کەیسەکان کە دراوەتە دادگا ئێوە ئامادەیتان هەبووە گلەی ئێوە ڕووناخان زۆر باس لەوە دەکا کە یاسایەکی وەهانە خود ئەگەر هەش بێ جێبەجێکردنەکەی بەو شێوەیە نییە بۆیە کەیسەکان بەم شێوەیە بەردەوامیان هەیە ئەوەندەی کە ئێوە بەرکەوتنتان هەبوو لەگەڵ دادگاکان و ئەو کەیسانەی کە ئێوە چاودێر بوون لە سەریان ئەکرێ بڵێن بواری جێبەجێکردنی یاساکان بە شێوەیەک نییە بۆیە توندوتیژیەکان بەردەوامی هەیە بە نمونە ئەو کەیسی کە ئێمە با هەر لەسەری بەردەوام بین کاتێک دەوترێت ئەم سێبرایە خوشکەکەی خۆیان کوشتووە خۆ ڕاستەخۆم کەسانە دەستگیر کراون ینی کاتێک کەیسەکان ڕوودەدا کەسەکان ڕاستەخۆ دەستگیرەکرێن و پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆوە کرێتەوە بەڵام دوجار بەکوێ ئەگات بەڵێ ئەگەر ئێمە زیاتریانی باسی کوشتن بکەین ئەوە بڵێن کەیسی زۆر هەیە و نمونەی زۆر هەیە و ئیشکردنی زۆر هەیە بەڵام بە بڕای من ئەگەر ئێمە بەشێکیش باسی ئەو هەموو ئیشانەی ڕێکخراوەکان بکەین کە ڕۆژانە ئەکرێ کە زۆر بەکەمدا ئەندرێ بەڕاستی جاری وا هەیە ئەم هەموو ئیشە گرنگە ئەکرێتەوە لە چەند شوێنی جیاواز لە کوردستانە ئێمە بۆن منە لەم ڕێکخراوی خەڵک بۆ گەشە پێدان ئێمە لە دووەکەوە تا گەرمیان و تا ڕانێ هەڵەبجە و سلێمانی و ئەم شوێنانە ئیشەکەین بەڕاستی ئیشەکان بە نمونە کاتێک کەیسێکی وەها ئەبێت ئێوە بەدواداچوون بۆ کەیسەکە بە دڵنیاییەوە بەدواداچوون بۆ کەیسەکرێت ئێمە بەڕێوەبردننی کەیسەکەین لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی توندوتیژیا پەیوەندی باشمان هەیە پارێزەری خۆبەخشمان هەیە کەیسەکانە باتە دادگا و توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونیمان هەیە هەم ئاهەنگین لەگەڵ هەموو ئەو ئیشانەی کە ئەکرێت لە شوێنە جیاوازەکانە لە شەڵتەری ژنانە بەڵام بەڕاستی پرسەکە هەر ئەوە نییە ئەوەی کە نابیندرێت کاری ڕێکخراوەکانە ئەوەی کە سیر ئەکرێت تەنها پرسی ژن بە پرسی کۆمەڵێک ڕێکخراو ئەوە زۆر جار ئێمە ئەوە ئێڵێن لەبەرەوە ئێمە ئەبێتی تر واز لەوە بێنین ئەبێت پیاوان بێن لەگەڵ ئەم پرسەیە ئەم پرسا بێت پرسێک بێتکەی هەمومان بێ ئەمە لە دژی توندوتیژی ئەبێ ئیش بکەین تەنها ئەوە نییە مەسەلەن تەنها پرسەکە لە بری تۆ ڕێکخراوێکی ژنانی هەر ئەرکی تۆیە ئەنی لەسەر ئەمە ئیش بکەیت بەڕاستی کۆمەلگەی کوردستان ئەبێت ئیتر ینی لە شوێنێکی ترا بێ بە جۆرێکی تر ئیش بکرێت ئەوە تا ساڵانێکی زۆرە ئیشەکرێت بەڵام بەجیا لە هەموو شتێک ڕێکخراوەکانی ژنان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەمیشە لەژێر فشارێکی زۆرە فشارێکی بێویژدانە نەشە بەڕاستی ئەوەی کە یەکسەر ئەوەی کە ئیشەکە ئەوەی کە ئیش ناکە هەر هەمووی ئەچێتە یەک تای ترازووە و هەمووی ئەڵێن ئەمانە کولتورێکی ناشرینە هێنە ناو کوردستانەوە ئێمە لەژێر فشارن جاری ئەمە لە بەرنمەیە کە هەر لەم بەرنامەی توە جاری ئەیستا بڕۆینە دەرەوە سێرەکەی چەندین قسەی ناشرین و جنێ و هیچ کەسێکیش لێ بەرپرس نییە لە ئەکاونتی فەرمی خۆشیانە و لە سوۆشیال میدیا قسەشمان پێوترێت و ناشرینی شەکرێن شارکەیتەوە فەرمیش لە تەلەڤیزیۆنی ئەمە کارێکی خراپە بە ئەزانی چۆنە بە بڕوای من
مۆزوعەکە هەرەوە نییە ئەم پرسە و 16 ڕۆژی دژی تونندوتیشی و 8 مارس و ئەم ئیشانێکە ئەیکەن بە بڕوای ئێمە ئەبێت لەم بازنەیە کۆمەلگەی کوردستان فشار بێنێت بەڕاستی یعنی ئەبێت پیاوانێکی یەکسانی خوازیش بێنە دەنگ بە بڕوای من تا ئێستا پیاوانێکیش کە لەگەڵ ئەمانین زۆر بێدەنگن و ئەزانن بەس ئەمەیە لە ناو ڕێکخراوەکانە قەنەعەتیشان پێ هەیە بە بڕوام لێ ڕێگا بدۆزرێتەوە بۆی کە پیاوان بێن لەگەڵ ئەم قەزیانە بێت چکە بەڕاستی ئەمە قەزەیەکی گەورەی کۆمەلگایە تۆ گەر حسابێکی لە نەوەتویەکەوە هەتاکو ئێستا ئەم هەموو کوشتن و خۆ سووتاندن و سووتاندن و تۆزانی لە ساڵەکە مەسەلەن یەکێک لەو راپۆرتانەی کە هەیە لە نەتەوەی گرتوەکانە کە باسەکە لە خۆ سووتاندن لە هەرێمی کوردستانە زۆرە بە کارەساتێکی گەورە طبعاً ئێمە خۆمان لە ناو ئیشەکانین ئەزانین کە چۆنیە ئیمەرجنسی سلەمانی ببینین بزانین لە ڕۆژێکا چنە کەیس حاڵەتیان بۆچێ لەبرەوە ئەمانە هەمووی بەڕاستی کەیسی زۆر قورسن بچووک ئەکرێتەوە پرسەکانی ژنان و ئیشەکانی ژنان لە هەرێمی کوردستانە بچووک ئەکرێتەوە لە بەروی تا ئێستا هەوڵێک نییە بۆی کە بێتە پرسێکی کۆمەلگا هەر هەمووی لە شوێنێکەوە حکوومەت خۆی لێ بێبەر پرسەکات پێی وایە ئەمە پرسێکی کۆمەڵایەتی و بچووکەکرێتەوە و مشکلێکی خێزانی و بە ئاواهی بڕوات ئاواهی سەیرەفی خێزانەکە تۆ ئەمە بەرپرسیارە حکوومەت لەمەی کە ڕوو ئەدات بە بڕوای منەوەی کە قونسڵی ئەمریکا ئێساوە ئەڵێت ئێمە زۆر جار لەگەڵ ئەو قونسڵ و شوێنانەیە دانیشتون و قسەمان کردووە لەگەڵیانە و باسی ئامارەکان و باسی ئەمە هەموو توندوتیژێ بە بڕای من زۆر درەنگ هاتوونەتە جواب لە بڕی کە نیگەران بێ لە کوشتنی تەنها نیگەرانیەک بەسە بۆ ئەوەی کە بەدڵنیایە و نەک نیگەرانیەک بەز نییە لە سەرۆکی حکوومەتەوە لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆک حیزبەکان و هەر هەمویان بەرپرسن لە مۆزئەیکە لە کوردستانە ڕوئەدا چکە هەر ئەوە تا ئەمە خۆ یەکێک لەو راپۆرتانەی کە لەسەر قەبرستانی بێناونیشانەکان لایەکی زۆری لەوانە ژنانەکەن کە هەرکەس نازانێت لەوانە بە شەوێک ببرێت لەوێ فڕێ بدرێت و بخرێتە ژێر قەبرێکەوە خۆ ئەوانەی ئەو ئامارانەی بۆیە منەڵم ئامارێکی ڕەشمان هەیە ئێمە لە کوردستانە ئەوە ئامارە ڕوونەکەیە کە لە لای بەڕێوەبەرایەتەکانی توندوتیژی خێزانیەوە تۆمارەکرێت و یەتە وەزارەتەکانی یەتە وەزارەتی ناوخۆ دەسەکان خۆش بەڕوونە خان وەک باسمان کرد 16 ڕۆژ ڕەنگە نەک بەس نەبێ هەر هیچ نەبێ بۆ ئەوەی کە تۆ کار بکەی بۆ ئەوەی کە ڕوبەڕووی توندوتیژی دژی ژنان ببیتەوە بەڵام ئەوەی کە گرنگە وەک بەهارخانیش باسی کرد ڕێکخراوەکانی ژنان هەمیشە دەوترێت کاتێک کە باس لە توندوتیژیەک دەکرێت یەکسەر فۆکسە چێتە سەر ئەوەی ئەی باشە ڕێکخراوەکانی ژنان چیان کردووە ئەوەی کە من ئەپرسم من ناڵم چیان کردووە بەڵام ئەڵم دەبوو چی بکەن تا ئێستا کە نەتان کردووە و دەبێت ئێوە چۆن ڕوبەڕووی توندوتیژیەکانی دژ بە ژنان ببنەوە دیارە من لێرەوەکو ئەندامی ئەنجومەنی خانمان لێرە دانیشتوم بەڵام بە حکمی ئەوەی بۆ خۆشم کاری ڕێکخراوەی شەکەم ئەتوانم دوولایەنە لەسەر مەسەلەکە قسە بکەم هەر ئەو راپۆرتەی کە ئاماژەی پێدا کاقوبات پشتیوانێکی ڕاستە و خۆی کردووە ئێمە ئەگەر چەند دەنگی وەکو کاقوبات و چەند لە ناو حکومەتە کەسانێکی ئاوامان هەبێ فعلەن بە ڕازگۆیانە ئیرادەیەکیان هەبێ قسە لەسەر مەسەلەکە بکەن و دیفاع لە مەسەلەکە بکەن ئەبنە پشتیوانی ڕێکخراوەکانی ژنان لە تەواوی دنیادا ڕێکخراو چاوە بۆ حکوومەت ڕێکخراو بەرچاوڕوونی ئەدا بە حکوومەت تا حکوومەت بەرنامەی خۆی دابنێ پێی ئەڵێ لەم شوێنەم ئاماری کوشتن زۆرە لەم شوێنەم تعدا لە مناڵ زۆرە لەم شوێنەم ئاوایە لە تەواوی دنیادا ئاوایە بەڵام لێرە لە لە هەرێمی کوردستان بەداخەوە ڕێکخراوەکان ئەمە ئەکەن بەڵێ ئاماری خۆیان ئەدەن فشاری خۆیان دروست ئەکەن یعنی زۆر ئیشی جدی لەسەر مەسەلەکە ئەکەن بەڵام کە ئەچێتە بەردەرمی حکوومەت لێرە یەک نقطەی زۆر گرنگە ئێمە بێڵێ قسەی لەسەر بکەین کە شۆڕ ئەبێتەوە بۆ دامەزراوە پەیوەنددارەکان بە نمونە سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت پشتیوانی ڕێکخراوەکان بورە پشتیوانی دامەزراوە پەیوەنددارەکانەکەن بە نمونەوەکو بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی وەکو محکەمە وەکوچی کە شۆڕ ئەبێتەوە بۆ ئەوە حاکمەکە بە عەقڵێتی خۆی بڕیارەدا بۆ خۆی بەهارخان ئەزانێت لە کەیسی ساکارە چیان کرد چەکەکەیان ون کرد بە چیما سیدی هێنرایەت بەردەمی ئەسڵەن لە محکەمە ئەو کەیسە بەڕێابرا یعنی باوکی کوشتە بووی ئەو کەیسە بەڕێادرا ئێستش لەوانەیە کە چوینە دەرەوە بڵێ بە چ بەڵگێتەوە بێ بگیرێ یعنی هەر قسەیەکەی ئەو کەسەی قسەکەی کردووە قابلە بەگرتن بەزە و کەسەی تاوانی کردو ئەبێ قابلە بە دیفاعکردن بۆیە ئەوەی کێشەی ئێمەیە کێشەی
تاکەکانی ناو دامەزراوە حکومیەکانە هەر وەکو ئەوەی ئەو نمونەیە ئەو ئامارە ئەگەر بەڕاستی بدرێت ئەو کاتە ئێمە ئەتان زانین برینەکان لەکوایە و ئەو ڕێکخراوانە خانم گیان ڕێکخراوەکانی ژنان ئەگەر بەس ئەو دۆسیانە بخەنە ڕوو نەکینی کوشتن کە ئێستا خەریکە خۆیانە کوژن و خۆیانە سووتێنن ترسناکی لەوایە یعنی لە ماوەی یەک هەفتەدا 5 ژن تەلەفۆنی بۆ من کردووەڵێ فریام نەکەوی یا خۆمە کوژم یا خۆمە سووتێنم یعنی ئەوە جارێ تۆ ئاماری ترسناکترت هەیە ئەگەر ئەمە ڕاد نەچڵەکێنی قەت ڕناچڵەکەی پێویستە حکومت بەرنامەشی بۆ ئەوە هەبێت کە خۆم یعنی لە حکومەتام کە ئەبی ئێمە وەکو ئەنجومەنی خانمانەمانەوەی ئیش لەسەر ئەوە بکەین جا نازانین تا چەندی ئیرادەکەت جێبەجێ هەماهەنگی تا چەند گرنگە لەم کاتەیە زۆر گرنگە چونکە ڕێکخراو تەواوکەری کاری حکومەتە لە تەواوی دنیا داوایە بەڵام لێرەدا ڕێکخراو کراوە بەو شتەی کە کۆمەڵگە ناشیرینەکە کەلتور تێگەیە ئەلبەت مەسەلەن کە تۆ ئەچیتە مەحکەمەت ئەڵەندیسان لیان مەشێوێنە ئەمە یەک گرفتەکە کە ئێمە دەبێت ڕێکخراو تەواوکەری حکومت بێ ئەمە یەکەم ئەو ئیرادەیە حکومت هەیەی هەر بەپێی ئەو راپۆرتەی کاقوباد و بەپێی ئیرادەی سەرۆکی حکومت و بەپێی ئیرادەی تا خوارەوەی ئەوەی کە بە من گەشتووە و ئەوەی استراتیجیە لە بەردەستمی منە قسەی لەکەم دەبێت شۆڕ بێتەوە بۆ دەستگا پەیوەنددارەکان بۆ مەحکەمە بۆ هەموو ئەو شوێنانەی کە پەیوەنددارن بۆ تۆبعەدلی کە کەیسەکان نەگۆڕن و دەبێت ڕاچڵەکین هەبێت تەلەڤیزۆنەکان ئەسڵەن ڕاگەیاندن لە لای ئێمە بەس ڕاگەیاندنی ئەوەیە کە نازانم هەڵوێستەی نییە لە ئاستی شتەکانە ئامارێکت بۆ خاتە ڕوو ڕسمێکت بۆ پیشانەیە ئیتر نەبەرنامەی هوشیاریان هەیە ئەوە هیچ زۆربەی تەلەڤیزۆنەکان بۆ ڕاکێشانی ئینتیخاباتێکی ئایندە پڕپڕە لە بەرنامەی سونەتی و نەریتی زۆر باشە کەواتە ڕاگەاندنەکانە بێت چۆن کار بکەن لەسەر هۆشیارکردنەوە بە تایبەت بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی و بە کاتێک ئێمە باس ڕاگەاندنەکەی خۆ لە ئێستادا تەنها کەناڵەکانی ڕاگەاندن نییە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کە بەشێکی زۆری ئەم هەواڵانە بەردەوام ئێمە گوێمان لێ دەبێت و چەندەها خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ یعنی ئەمانە بێت چۆن کار بکەن بۆ ئەوەی کە کەیسەکان بە شێوەیەک تر خوێندنەوەی بۆ نەکرێ زۆر جار دەبینی تۆ ئەو ژنە یاخود ئەو کچە لەگەڵ ئەوەی کە کوژراوە بەڵام قسەی زۆر ناشرین زۆر خراپی لە دواوە ئەکرێ ینی بەخۆی بۆ خۆی جارێکی تر ڕەنگە کارەسات دروستکاتەوە بەڵێ بە بڕای من دەست ئاواڵایەکی زۆر هەیە بۆی کە هەرچی هەیە بوترێ ینی بەتایبەتی لەسەر کەیسەکانی ژنان و بەتایبەتی لەسەر ئەو هەتا نهێنی پارێزی کەیسەکان بە بڕای ئێمە هەتا ئەمە لە ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان بەرنامەی تاوەتیمان داناوە بۆی کە لە هەر یەکێک لە ڕاگەاندنەکان لە هەر یەکێک لە کەناڵەکانە بتوان بەشداری ئەو کۆرسانە بکەنەوە کە ئێمە لەسەر یەکسانی جەندەری ئەوترێتەوە بەڕاستی ئەمە زانینی ئەوێ ینی ئەمە زانینی ئەوێ مەسەلەکە هەرەوە نییە لەوە هاتبێت لە ئێهمالیەوە زۆر جارێ مەزانین کە لە نەزانینەوە هەڵەکان ڕۆ ئەدات بەڕاستی جاری وایە تۆ گوێت لێ بێت لەسەر کەیسێک ئەوەنە بە جۆرێک قسە ئەکرێت کە زەرەر ئەدات یعنی بەڕاستی لە ناو کۆمەلگایە زەرەرێکی گەورە ئەدات کە تۆ بەم جۆرە قسە ئەەکەیت هەتانی مەسەلەن جاری وایە تۆ ئەو ئیحساسە ئەەکەیت کاتێکە هەتا ڕیپۆرتەکە ئامادەکرێت لەسەر کەیسەکانی ژنان جدی سیر ناکرێت بە پرسێکی زۆر جدیوانە سیر ناکرێت هەستەکەی بە پڕکردنەوەی جۆرێک لە جۆرەکان بەرنامەی ڕاگەاندنەکانیش بێ دەبرەوە بە بڕای ئێمە زۆر گرنگە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئیجباری بێت لەسەریانەوەی کە تێگەشتنێکی تاواتی لەسەر ئەم مەسەلانە و بتوانن بیزانن ینی فێر ببن بەڕاستی ئەمە کۆنتاکتی ئێوە ئەگەر زۆر بە کورتی وەڵامە بیتەوە لەگەڵ شەڵدەرەکاندا دەبینین ئێمە کۆمەڵێک کەیسیان لەلایە کە ئەمانە ئێمە وەگوتمان باسی تەنها با کوشتن نەکەینەوە ئافرەتانی کە مەترسی لەسەر ژیانیان هەیە ئێوە چۆن کاریان لەسەر دەکەن ئایا بە دوواداچوون بۆ ئەو کەیساناکەن کە لە شەڵدەرەکاندا بە بڕای ئێمە شەڵتەرەکان لە هەرێمی کوردستان نقصانی و لاوازێکی زۆریان هەیە بەڕاستی ئەمە یەکێکە لەو مشکلانەی کە ئێمە هەمانە شەڵتەر نابێت بەو جۆرە بێت کە ئێستا لە کوردستانە بەڕێوە ئەچێت ئێمە خۆمان ئەگەر ڕێکخراوەکان یەک دنیا ڕەخنە و گلەیی و نیگەرانیمان هەیە کە بەڕاستی شوێنێکە ئیهمال کراوە بێ حکوومەت گرنگی پێ بدات لە هەموو شوێنێک حکوومەت ئەگەر حکوومەت خۆی بەڕێوە ئەیبات ئەبێت خۆی بەباشی بەڕێوەی ببات ئەو خەڵکانەی کە لەوێ ئیشەکان ئەبێت دەست ئاوەڵا بن فێر ببن پشتیوانیان لێ بکرێت ئیمکاناتێک لە بەردەستیان نابێت بەڕاستی ئەوەی کە ئەگەر وانە بدرێتەوە بەدەستی ڕێکخراوەکانەوە من پێم وایە لەوانەیە بڵام بەرنمەیەکی تۆکمەتر دابدرێت بتوانرێت ئێمە زیاتر ئیشی تیا بکەن و ئەوانە لەبەرەوە بەڕاستی ئەوەی کە ئێستا هەیە بەڵێ ئەوەی کە ئێستا هەیە بەلای منەوە ئەگەر
ینی پێناسەی شەڵتەر لە هەرێمی کوردستانە تا ئێستا بۆ من ینی ناتوانم بڵێم ئەمە شەڵتەرێکە و شوێنێکی پارێزراوە. قسەی جەنابتان ڕووناخان داوا کە مەسلەی ژن و مافەکانی ژن ببێتە مەسلەی هەموو خەڵک، هەر بە تەنها مەسلەی ڕێکخراوەکانی ژنان نەبێ، ببێتە خەمی هەموو خەڵک. دەستان خۆش بێ، زۆر سپاس بۆ میوانداریتان. بەڵە بەڕێزان لەگەڵتان بەردەوامە بین. ئەگەر باسێک لە ئامارەکان بکەین لە هەرێمی کوردستان لە نۆمانگی ئەمساڵ بە بەراورد بە نۆمانگی پارساڵ واتە ساڵی 2009 ئامارەکان پێمان دەڵێن کە توندوتیژەکان بەرامبەر بە ژنان بە ڕێژەیەک کەمی کردووە. لە نۆمانگی یەکەمی پارساڵ واتە ساڵی 2019 30 حاڵەتی کوشتنی ژنان هەبوو و تۆمار کراوە، بەڵام لە نۆمانگی یەکەمی ئەم ساڵدا واتە 2020 تەنها 4 حاڵەتی کوشتنی ژنان هەبووە. تایبەت بە خۆکوشتن لە نۆمانگی یەکەمی ساڵی 2019 46 حاڵەت هەبووە، بەڵام لەم ساڵدا تەنها 7 حاڵەت تۆمار کراوە. تایبەت بە خۆسووتاندنی ژنان لە نۆمانگی یەکەمی 2019 81 حاڵەت هەبووە، بەڵام لە نۆمانگی یەکەمی ئەم ساڵ واتە ساڵی 2020 تەنها 32 حاڵەتی خۆسووتاندن تۆمار کراوە. تایبەت بە سکاڵای ژنان بە بەراورد بە ساڵی ڕابردوو سکاڵای ژنان کەمی کردووە. پارساڵ واتە ساڵی 2019 8527 سکاڵا هەبووە، بەڵام لەم ساڵدا تەنها 6370 سکاڵا تۆمار کراوە. بەڵێ بەڕێزان ئەمەش بەپێی ئامارەکان بە شێوەیەکی گشتی توندوتیژیەکان کەمی کردووە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز عەقید سەرکەوت عومەر دەکەین بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان لە سلێمانی. کاک سەرکەوت زۆر بەخێر بیت. ئەوەی کە ئامارەکانمان بینی و ئاماژەمان بەوە کرد کە لە چاو نۆمانگی ساڵی 2019 ئەم ساڵ ئامارەکان پێمان دەڵێن توندوتیژیەکان کەمی کردووە. دەوترێت هۆکاری کۆرۆنا و ئەوەی کە خەڵک کەرەنتین بووە لە ماڵەوە و ماوەیەک دایرەکان نەبووە، ئەمە وای کردووە کە ئەم سکاڵاکان کەم بێتەوە یاخود ئامارەکان بەرەو کەمبوون بڕۆ سکاڵاکان کەمتر تۆمار بکرێ. ئەمە تا چەند ڕاستە؟ زۆر سپاس. وڵا هۆکاری کەمبوونی ئامارەکان هۆکاریی زۆر هەیە. توانم لە پێشینیان لە پێش هەمویانەوە بڵێم کارکردنی زیاتر لە با بڵێن 10 ساڵ زیاتری حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری بەرەنگاربوونی توندوتیژی هەماهەنگی و هاوکاری و پشتیوانی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان ئەمانە هەموو ڕۆڵیان هەبووە لەوەی کە تا هوشیاری زیاتر بێ لەسەر بارودۆخەکە. پێم وایە کەمتر خەڵک پەنادەبا بۆ توندوتیژی و پێم وایە ئیجرئاتانش کە کراون بەرامبەر بۆ کەسانی کە تاوان بارن یان تۆمەتبارون لە کەیسەکانی توندوتیژیە ئەمانە هۆکارێکی ترن. بەتەنیشتی ئەمەوە هۆکاری بارودۆخی تەندروستی هەرێمی کوردستان و جیهان بەهۆی ڤایرۆسی بەهۆی کۆرۆنا ڤایرۆسەوە ئەوەش هۆکارێکی تر بووە کە ئەوە ناڵین بەهۆی ئەوەی کە کۆرۆنا هەبووە دام و دەستگاکان داوامیان نەکردویان کار نەکراوە بە پێچەوانەوە ئەوەی کە بەش بە حاڵی خۆی کە ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان لە هەموو پارێزگاکانیش نەک تەنها لە سلێمانی ئێمە لەم کاتیا ئەرکمان زۆر زیاتر بوو بە تایبەتی لە ماوەی دوومانجی کەرەنتینەیە جگە لە ئەرچی ئێشگری نووسنگەکانمان بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی و پێشوازیکردن لەو کەیسانی کە لەو کاتانەیە هەبوون کاری ڕۆژانی خۆمان. ئێمە هەروەها ئەرچیشی ترمان لە سەرشان بوو لەگەڵ تیمی پاراستنی ئاسایشی سلێمانی لەگەڵ دام و دەستگاکانی تردا تیمەکانمان هاوبەش و هاوکار بوون لەگەڵیانە بۆ دابینکردنی ئاسایشی سلێمانی و خەڵکی بۆ دوورکەوتنەوە لە ڤایرۆسی کۆرۆنا. ڕەنگە کەلێنێک هەبوو بێ فترەیەکی زۆر دادگاکان داوامیان نەکرد بێ داوام کەم بوو بێتەوە، بەڵام پێم وایە کۆبوونەوەی خێزانەکان جارێکی تر لە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە و گەڕانەوەی خەڵک بۆ ناو خێزانەکانیان لێ ڕابردووە خەڵک بەهۆی هۆکاری زۆرەوە بەهۆی خوێندنەوە بۆی کارکردنەوە بەهۆی چوونە دەرەوە خەڵک هەمووی دابڕابوون لە یەکتر لەو فترەیە لەمەوەی ئەو دومەگە جارێکی تر ئەمە بوو بە هۆکاروی کە زیاتر خەڵک زیاتر کۆ بێتەوە بەیەکەوە. کاکە سەرکەوت جۆری ئەو توندوتیژیانە زیاتر کامانن کە یانە لای ئێوە چۆن کار لەسەر ئەو کەیسانەکە؟ توندوتیژیەکانی کە ئێستا دێتە بەڕێوەبەراتەکانی ئێمە بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2011 بەرەنگاربوونی توندوتیژی کار دەکەین. ئەم یاسایە لە ساڵی
2011 دەرچووە دوای ساڵ و نیوێک لە دەرچوونی واتە لە ناوەڕاستی ساڵی 2012 بە فەرمی کەوتە بواری جێبەجێکردنەوە بە پێی یاساکەی ئەمە هەموو ئەو کەیسانی کە تایبەتمەندە بە تونند و تویژی دش بە ئافرەت لە ناو خێزاندا ئێمە کاری تیادا دەکەین لە ڕێگەی نووسنگەکانمانەوە ئەمە جگە لەوەی لە دوای دروست دامەزراندنی هێڵی گەرمی ژمارە 1990 کە ماوەی 2 ساڵە هێڵەکەمان دەست بەکار بۆ کراوەتەوە کار دەکات ئەم هێڵە پێشوازی لە هەموو ئەو حاڵەتانە دەکات کە ڕۆژانە یان شەوانە 24 سعات کراوەیە کە داوای بەهانەوە چوون و ڕزگاربوون و پێشکەشکردنی خزمەتگوزاری دەرونی بە دڵنیایی هێڵەکە ئەتوانم بڵێم لینچێک و ڕایڵێکی زۆر باشە لە نێوانی ئێمە و خەڵکدا چونکە پێشتر یەکێ لە گرفتەکانەوە بوو کە ئافرەتانیان دەزانی لە چۆ پەیوەندی بکەنەوە شوێنیشی تایبەتمەند هەبێت کە وەڵامیان باتەوە هێڵەکە بەردەوام پسپۆری ئافرەتی لەسرە و پیاوانیشی لێ کە پێشوازی لە پەیوەندیەکانەکەن و هەموو کێشانی بە تایبەتی لە ماوەی ئەم ساڵ 2 ساڵی ڕابردووشدا ئەو کێشانی کە زۆر مەبەستمە لێرە باسی بکەم ئاماژەی پێ بێم مەسەلەی کێشەکانی تەکنۆلۆژیای نوێ و ئەو تاوانانەیە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەرامبەر بە ئافرەتان دەکرێت لە ڕێ ئەم هێڵەوە ئێمە توانیمانە پردێکی باش دروست بکەین و پەیوەندیەکان ڕۆژانە وەردەگرین و لێکۆڵینەوە و لێ پێچینەوە لەگەڵ ئەو کەسانە دەکەین کە هەڵدەسن بە ئەنجامدانی تاوانی گێچەڵی سێکسی و دەستدرێژیکردن بۆ سەر ئافرەتان و ژنان لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو ئافرەتانە یاخود ئەو ژنانەی کە هەڕەشە لەسەر ژیانیان هەیە ئێوە چۆن پارێزگاریان لێکن تا ئەو کاتێک کیسەکەیان یەکلایەوێتەوە هەموو ئەوانە کاتێک ئافرەتێک تووشی کێشەیەک دەبێت و هەڕەشێکی جددی لەسەر ژیانی دروست دەبێت دۆسی لێکۆڵینەوەی بۆ ڕێک دەخرێت دۆسیەکە دەچێتە بەردەم بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دادوەری لێکۆڵینەوە بەپێی دەسەڵاتی کە بەپێی یاسای بەرەنگاربوونی تونوتیژی خێزانی پێی دراوە بڕیار دەدات بە ڕەوانەکردنی حاڵەتەکە بۆ یەکێک لە ماڵەکانی داڵدەدانی ئافرەتان و ژنانی هەڕەشە لێکراوە لەو ڕێەوە ئێمە حاڵەتەکە دەبینە شێلتەر لێوێ دایدەنین لەوێ دەمێنێتەوە هەتاک و کاتی چارەسەربوونی کێشەکە پاشان بە ڕەزامەندی خۆی و کاتێکە دادوەر دەبینێ بارودۆخی کێشەکە بە جۆرێکە کە مەترسی و هەڕەشەی جددی لەسەر ژیانی ئەو کەسە کەم بۆتەوە بڕیار دەدا بۆی کە جاریشتر کەسەکە بگەڕێتەوە ناو خانەوادۆ خێزانەکەی دەکرێت بڵێن ئەو ژنانەی کە دەچنە خانەکانی داڵدەدان تەواو ژیانیان پارێزراوە میوانەکانی پێشوم گلەیان هەبوو لەوەی کە خانەکانی داڵدەدان بەو شێوەیە نین یاخود گوێبیستی ئەو کەیسە بووە کە بەڵێک لە خانەکانی داڵدەدام و دواتر کە گەڕاونەتەوە ناو خێزانەکانیان دووچاری مەترسی بوونەتەوە یاخود دووچاری کوشتن بوونەتەوە ئەکرێت بڵێن ئەم خانانە لە ئێستا یاخود ئەم ماڵانە بە شێوەیە کە تەواو ژنان دەپارێزێت تاکو ئەو کاتی کێشەکەیان بە تەواوەتی یەکلای دەبێتەوە خۆی ئەمە دوو کێشەیە کێشەیەکیان پەیوەندی بە مەسەلەی پاراستنەوە لە ڕووی پاراستنەوە حکوومەت هێرمی کوردستان هەم ئێمەوەکو وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی تونندوتیژی و شێڵتەری داڵدەدان هیچ درێغیەک نییە لە مەسەلەی پاراستنداوە بە تەحەداوە ئاڵم ئەوەی شەڵتەری ژنانی ئافرەتانی حکومی هەیە تا ئێستا کەس نەیتوانی اقتحامی بکە کەس نەیتوانیوە هیچ دەستدرێژیە بکاتە سەریەوە ئەو ئافرەتی کە بەخواست و ڕەزامەندی خۆی هاتوۆتە شێڵتەر هەتا لەسەر داوای خۆی نەچوو بێتە سەرەوە کەس نەیتوانیوە هیچ پەنجەیەکی بۆ درێژکە ڕەنگە ڕێکخراوەکان و ئێمەش حەزەمان هەبێ گلەیمان هەبێ لەسەر کوالیتی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانی ناو شێڵتەر کە ئەمەش بەشێکی پەیوەندی بۆ قەیران و بارودۆخەداراییەوە هەیە کە ئێستا بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە هێشتا لە ڕووی توانای مرۆییەوە هێشتا پێویستمان بە ئیمکانەتی مرۆیی باشتر هەیە بۆ گەشە پێدانی ئەو کەسانی کە لەوێ کار دەکەن ئەوەی کە ئامێنێتەوە ئەو کەیسی کە بەڕێزت ئاماژت پێکرد و لە بەرنامەکەدا باسان کرد کە گەڕاوەتەوە دوای ساڵ و نیوێ لە گەڕانەوەی بۆ ناو خێزانەکەی ئەمە پەیوەندی بە مەسەلەی پاراستنی شێڵتەرەوە نییە چکە حاڵەتە بۆ خۆی لەسەر داوای خۆی چۆتە دەرەوە دیارە شێڵتەر داواکارێکی ئارەزوومەندانەیە بۆ خۆی داوا دەکات دەچێتە ئەوێەوە بۆ خۆشی ئەمە وەکو گرتن و گواستنەوە نییە وەکو سجن نییە کەسێک حاکم بڕێرەدا هەتاک و ئەو سزایی لەسەر هەڵەگیرە دەبێت تەوقیف بێ بۆ ماوەی مانگێ 2 مانگ ساڵێ 3 ساڵ واگەر جینایەتیش بێت تا 10 ساڵ بەرەو ژوور بەڵام شێڵتەر شتێکی ئارەزوومەندانەیە کەسێک دێت خۆی داوای ئەوواکاڵێ دەچمە شێڵتەر پاشانیش خۆی داوای ئەوواکاڵێ من هەستەکەم ئەو هەڕەشەیە ئەو مەترسیە لەسەر ژیانم نەماوە بەداخەوە ئێمە هەندی حاڵەت هەیە کە دێتە لامان
ئێمە دەبینین کاتێکە خۆشی داواکە بەڵام هەست بە بوونی هەڕەشاکەین لەسەر کێشەکەی چەند جارێک لە ڕێگەی توێژەرەکانمانەوە دانیشین لەگەڵی و بەرچاوڕوونی دەدەینێ دەڵێن کە ئەگەر تۆ بچیتە دەرەوە یەک دوو سێ چەند ئۆپشنێک هەیە پێی دەڵێن ئەمانە دەبێت تۆ ئیشی لەسەر بکەی و ئەگەر بە هەندوەری نەگری ڕەنگە ژیانت بکوێتە مەترسیەوە پێدوانە بێ هێشتا کێشەکەت چارەسەرەوە بەڵام بەداخەوە کەسی بەرامبەر کە بۆ خۆی ئیسرارەکە لەسەرەوەی کە نابێ بمێنێتەوە و ئێمە تەجربەی تاڵیشمان لەگەڵەوەی حاڵەتمان هەبووە کە ڕێگەمان لێگرتووە کە نەچێتە دەرەوە پەنای بۆ خۆکوشتن بردووە لە ناو شێڵتەرەکە پەنای بۆ خۆ ئینتیحارکردن بردووە لە ناو شێڵتەرەکە کە ئەمەش بەرپرسیارەتێکە کە تۆ ناتوانانی بە زۆر بیهێڵیتەوە تا ڕووداوی وهڕووەدا. کاک سەرکەوتووە ئاماژەمان بۆ کرد بەپێی ئامارەکان بێت لە چاو ساڵی ڕابردووە توندوتیژیەکان کەمی کردووە بەڵام ئەگەر سەیری کوالێتی جۆری ئەو تاوانانە بکەین یعنی شێوەی دڕندانی تیابە نمونە منداڵێک دەسووتێنرێت کچێک هەڵدەواسرێت دەخنکێنرێ یاخود بە شێوەیەکی زۆر دڕندانە باوکێک دەبینی دوو کچی خۆی دەکوژێت و تەرمەکانیان دەشارێتەوە یعنی ئەم شێوە دڕندانە لە ئێستادا دروست بۆ ئەمە هۆشیاری خەڵک لە ئێستا تا چەند گرنگە بۆم شێوەیە توندوتیژیەکان پێشوی باسی هۆکارەکە بکەین با باسی سلوکی تاوانکاری بکەین کۆمەڵگەی ئەمە کۆمەڵگەیەکە بە تایبەتی لە دوای ساڵی 2023ەوە بکرانەوەی بەڕووی دنیادا بۆهۆی ئەو لەمە و گیانگیری و هاتنە ناوەی تەکنۆلۆژیای و زیاتر تێکەڵبوونی کۆمەڵگەی ئەمە بۆ کۆمەڵگەکانی دەرەوە ئەمەوەی کرد کە گۆڕانکاری بەسەر هەموو شتەکانی کایەکانی ژیانی خەڵکا بێ سلوکی ئیجرامی سلوکی تاوانکاریش گۆڕانکاری بەسەرا هات بەهۆی ئەم تێکەڵبوونەوە بەهۆی دنیابینی زیاتری خەڵکەوە بۆی هاتنە ناوەی میدیای زۆر و دروستبوونی تەلەڤیزیۆن و سەتەلایت و ئەمانە خەڵک شتی تازە دەبینێ وەک چۆن دێت تازەترین مۆدیلی ئۆتۆمبیل دێنێ لێرە لێ خوڕێ تازەترین جلوبەرێک دێنێ لێرە لە بەریەکە سلوکی تاوانکاریش دەگوازرێتەوە لە شوێنێ بۆ شوێنێکی تر ئەم تاوانانی کە بەڕێزت باسی دەکەی ئەمانە دەگوازرێتەوە ئەمانە خەڵک جاریشکە لە سایی دەکاتەوە لە فلم دەیبینێ لە سەتەلات دەیبینێ ئێستاوای لاتۆ لە ڕێی مۆبایل و ئەوەی کە لە جیرفانیاتی بەردەوام ڕۆژانە ڕووداوی سیر و سەمەرە دەبینێت دێت ئەمانە جارێکی تر تەقلیدی دەکاتەوە لە سایی دەکاتەوە هەر بۆیە ئەمە پێویستمان بەوەیە کە پێویستمان بە هەڵمەتێکی وشاری نیشتیمانی هەیە بۆ کۆی کۆمەڵگە و خەڵک بەڕاستی هەڵمەتەکە تاگلایانەیە هەڵمەتەکە پچڕ و هەمووی بەیەکەوە نایکا بۆ نمونە ئێمە وەکو بەڕێوەبەراتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەردەوام و ئێستای لەگەڵ بێ لەم هەڵمەتی 16 ڕۆژەیە یەکێک لە ئەوەی کە فۆکسی تەواومان کردوتە سەری ئەوەیە کە بەهۆی خۆپاراستندا مەسەلەی ڤایرۆسی کۆرۆنا ئەمساڵ کۆڕ و کۆبوونەوەی جەماوەری و سیمینار و کۆنفرانس و ئەوانە ناکەین چەند سپۆتێکی درامیمان دروست کردووە بۆ سێشتی زۆر گرنگ یەک لەوانە خۆپاراستن لە گێچەڵی سێکسی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکێکی تر چۆنێتی خۆپاراستنی کچی مناڵە دەست درێژی سێکسی کە ئەمەش چەند جارێک ئەم ساڵ و ساڵی ڕابردوو ئەمانەمان بیستووە و هەروەها توندوتیژی خێزانیش مەبەستمانە ئەمە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بۆ هەمووی دەنێرین بۆ هەموو کەناڵەکانی نێرین کاتەکانیشیان کەمە ناچێتە خۆلەچێک زندگی ناچێتە خۆلەکیشی تاوە 35 چرکەیە یان 45 چرکەیە دروستمان کردووە بە خوازیارین کە هەموو کەناڵەکان ئەمانە بڵاو بکەنەوە لە 16 ڕۆژەکەش بۆ دوایش بەردەوام بتوانرێ ناو بەناو لەگەڵ ڕێکلامەتی جاریەکانە هیچ نەبێ وشیاری بدرێتە خەڵک کە چۆن خۆیان بپارێزن پێتان ئەمە کاریگەرێکی باشێ بێ لە سەرکەمکردنەوەی توندوتیژیەکان بەدڵنیایی چونکە ئەمڕۆ میدیا و تەکنۆلۆژیا و مۆبایل و ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ کاریگەریی زۆر ڕاستەوخۆی لەسەر بیر و زەهن و بیرکردنەوە و تێڕوانینی تاکەیە بۆ ژیان پێمان وایە ئەمە کاریگەری دەبێت لەگەڵ ئەمەشە دەستگاکانی ڕاگەیاندن پێویستە خۆیان استراتێژی نیشتمانیان هەبێ لەم بوارەدا بەڕاستی بەسپاسەوە کەناڵی کورسات توانم بڵێم ناوبەناو ساڵانە جگە لە هەڵمەتەکەش بەرنامەی جددیان هەیە لەم بوارە نەدا قسەی لەسەرەکەن بەس پێم وایە هێشتا کەمە هێشتا پێویست وایە کەناڵەکانی تر هەموو ڕاگەیاندنەکان کاری جددی لەسەر ئەم پرسە دەسەکان خۆش بێ ئەمید سەرکەوت عومەر بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ئافرەت و خێزان لە سلێمانی دەستان خۆش بێ و دووبارە بەخێر بێن هەروارێک لە میوانەکانم بەهار مونزیر بەڕێوەبەری ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ڕووناک فەرەج ئەندامی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان سپاس بۆ ئامادەبووتان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری بەرنامەکەم بوون تا ئەڵقەی داهاتوو بە تەوەریکی نوێ بە ئێوەی ئازیز دەگەینەوە شاد و بەختەوەر